وەڵام لە هەڵەبجە ساڵانە هەڵمەتی ناشتنی نەمام و بەڕوو ئەکەین بەڵام ئێمە لە هەڵەبجە نەگەڵ بگرێت لە سەرانسنی کوردستانە کێشەمان لەگەڵ ناشتنانێک کێشەمان لەگەڵ پاراستنێتی ئێمەش بڕیارماندا ئەمساڵ زیاتر لە 2000 بەڕوو بێنین وەکو کۆمەڵی شاخەوانی هەڵەبجە شوێکێمان هەڵبژارد ڕقەی نێری چونکە گۆڕستانێکە مەحمایەک و پارێزراوە و بعدیشان پێداوین تا 2 ساڵێک ئاویان بدەن چونکە ئەبینین بەڕوو لەم سنوورەی سیروانە بەڕوو نەبوو بۆیە هەم شوێنمان هەڵبژاردێمە بەڕوش لە ناوچە گەرمیەکانی گەرمیانەکانی شاسۆزێت چونکە لە قوڵایی گەرمیان من بەڕوون بینیوە سۆز بێ ئێرەمان هەڵبژارد بە هاوکاری قوتابخانەی سیروانی بنەڕەتی زۆر سوپاسی بەڕێز مامۆستایەژش بەڕێوەبەری قوتابخانێکین کە لەگەڵ خوێندکارەکانیان و هەندێک لە برادرانیشمان لە گروپی شاغڕەوەی 5000 و خەڵکانێکی تری بەڕێزیش ئامادەن لەگەڵمانە زۆر سوپاسیانەکەم داوای لێبر نەکەم کە لەو بەڕێزانەی کە ناوەکان لە خەیاڵمانان نییە بەڕاستی ئێمە هەوڵماندا و هەموو کاتێک ژینگەمان جوان بێت بە تایبەتی هەڵەبجە ژینگەیەکی پاک و خاوێنیە چونکە کارگەکان لێرە کارگەیتیانە هەوا پاکە بۆ پاکترین ژینگەش ئێمە بەڕوومان چونکە بەڕوو یەکێکە لەو درەختانەی کە زۆر دۆستی ژینگەیە ئاوی ناوێ بەرگەی سەرما و گەرماگرێ حتا بەرگەی سووتانی ژەگرێ بۆیە بەڕوومان هەڵبژاردووە ئەم گۆڕستانە شوێنێکی پارێزراوە بۆ بەڕوەکان ئەمڕۆ زیاد لە 2000 بەڕوومان هێناوە ئینێژین لێرە هەڵمەتێکی دیکە هەفتەی ئایندەی شڵا هەڵمەتێکی بەرفراوانی بەڕوو ناشتمان هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەو کاتە بۆ ڕاگەاندنەکان ئەشکراکرێت ئێمە وەک قوتابێک لە قوتابخانەی سیروان لەگەڵ مامۆستایان و ستافی شاخەوانی هەڵەبجە هاتوین تاکو خزمەتی کوردستان بکەین ژینگەکەی بپارێزین هاتوین لە قەبرستان لەم قەبرستانە چەند بەڕوویەک دەچێنین تاوەکو سەوز بێت و ژینگەکەمان باش بێت بەڵێ ئێمە زۆر دڵخۆشین چونکە ئەمە خزمەتێکی گەورەیە بۆ وڵاتەکەمان مامۆستایان زۆر فێرمانەکەن کە ژینگە پارێزین چونکە ژینگە پارێزی ئەرکی ئێمەنەوەی داهاتوین و ئەبێ ئێمە ئەوانی دوای خۆمان فێر بکەین کە ژینگە بپارێزین وەرە یان بەڕوو بێنە بۆ ئێرە